ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز، من ئاڕۆتۆفیقم لە ئەڵقەیەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە. ئامادەکاریەکانی دیداری یەکێتی دووەمین دیدار بەردەوامە. کۆنفرانسی شارەکان بەڕێوە چووە لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان و لە شارەکانی دیکەش بڕیارە کۆنفرانسی ئامادەکاری دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ساز بکرێت. دیارە دیداری یەکەم کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵێک ڕاستپاردەی هەبوو بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆەوەی کە لە سەرجەم ئۆرگانەکان لە سەرجەم دامودەستگاکانی یەکێتی لێشەوە بۆ کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە حکوومەت چ لە حیزب کار دەکەن جێبەجێ بکرێت. دیارە دیدارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامانجی ڕێخستنەوەی کاری حیزبیە ناوبەناو. دیارە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی نوێ دەکاتەوە پێویستی بە پێشنیار و بیرروبۆچوون و ئامادەکاری جدی هەیە لەلایەن سەرجەم ئۆرگانەکانیەوە لەلایەن سەرجەم کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئامادەکاریەکانی دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆنفرانسی شارەکانە بەڕێوە دەچێت بە میوانداری برای بەڕێزمان کاک فامی بورهان ئەندامی دەستەی سکرتاریەت و هەروەها لێژنەی باڵای ئامادەکاری دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێربی کاک فامی، سوپاس دەکەم کە ئامادەی لەگەڵمانە. ڕەمەزانی شە پیرۆز بێت. لە هەموو لایەک پیرۆز بێت. ئومێد دەکەم ئینشەڵا مانگی ڕەمەزان ببێتە مانگی خێر و خۆشی و ببێتە هەوێنی برایەتی نێوان هەموو لایەکمان و گیانی تەبایی و گیانی برایەتی و گیانی خۆشەویستی لەناو نەتەوەکەمانە بەهێزتر بکات و دەرفەتێکیش بێ بۆی هەموو لایەنە سیاسیەکان پێداچوونەوەیەک بە ڕۆیای خۆیان بە دنیابینی خۆیان بکەن، بەڵکو هەمومان باشتر لە ڕابردوو لەک نزیک بینەوە و نەتەوەکەمان و هەرێمەکەمان و حکوومەتەکە بە شێوەیەکی گشتی بەری نەخۆناغێکی باشتر لەوەی لە ڕابردووە هەبووە. بۆ هیواین ڕەمەزان مای خێر و خۆشی و بەرەکەت بێ بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ هەموو هەرێمی کوردستان ئینشاءڵڵا کۆتایی ناخۆشیەکان بێ. کۆنفرانسی ئامادەکاری بۆ دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە دەستی پێکردووە و لە چەند شارێک کۆنفرانسەکان ڕێکخراوە بە ئامادەبوونی سەرجەم کادرە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئامانجتان لەو کۆنفرانسانە بە دیاریکراوی چییە؟ جارێکتر سوپاس بە بێگومان دەرفەتێکی گرنگە بۆی بتوانین ورتر لە لێدوانەکان قسە لەسەر دیدار و مەهامی دیدار و ئامانجەکانی دیدار بکەین و ئەو ئەرکانەی کە لەم ساڵە دەستی پێکردووە بیخینە ڕوو گەشتوەتە شۆ و چۆن بووە. ئێمە بێگومان نێوەجارێک پێشە مشتی خۆتان زان دیداری یەکێتی دیداری یەکێتیەکانە دیدارێکە بۆ قسەکردن لەسەر ئەو نەهجە یاخود ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو بابەتانەی کە دنیای تازە پێوەی یعنی سەرقاڵە ئەم گۆڕانکاریانە لەسەر ئاستی ناوخۆیی بێت وەکو هەرێمی کوردستان یان عێراق یان ناوچەکە بە شێوەیەکی گشتی دیداری یەکێتی سەرۆکاری پێوەی هەیە و گفتوگۆی لەبارەوە ئاکات. ئێمە لە یەکەمین کۆبوونەوەی لیژنەی باڵای دیدارە کە هەڤاڵ کاقوبات بۆ پێی کە سەرپەرشتیاری لیژنەی باڵای دیدارە بڕیارماندات دیداری ئەم جارە دیدارێک بێت جیاوازتر بێت لە دیداری پێشووتر، جیاوازتر بێ بۆ مانایی کە پێدراوی تازە هەیە، هەلومەرجێکی تازە هەیە. بۆیە زۆر گرینگە حزب بەشێک بێت لەم گۆڕانکاریانە و نەکەوێتە پەراوێزی گۆڕانکاریەوە خۆی لە ڕاستیە خۆی بەشی یعنی بەشێک لەم گۆڕانکاریانی کە ئێستاکە هەیە لەسەر ئاستی کوردستان یەکێتی خۆی خڵخێنەرێتی ینی خۆی دەستی هەیە لەم گۆڕانکاریەیە لە پەراوێزانە مەبەست لە دەستکەوتەکانەکە بەدەست بەڵێ بە بێگومان دەستکەوتەکان بە بێگومان دوو هەڵبژاردننی چارە نووسازی گرنگ و گۆڕانکاری ناوچەکە و پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراقی پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان و دەرئەنجامی دوو هەڵبژاردن و هەوڵەکانی سەرۆک بافڵ لە بواری پەیوەندیەکانیە بە دنیای دەرەوەی خۆمان و بە دنیای ناوەوەی خۆمان ینی هەموو ئەمانە ببن بە بنەمای سەرەکی دیداری یەکێتی. و وتارێکی هەبوو کاقوبات هەر لەسەر ئەرکەکانی هەڤاڵانی یەکێتی لە وتارەکەیان نمونەی یەکەمین نامیلکەی یەکێتی باسەکات یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی کە سەرۆک مامجلای نووسێ لێ بە دیقەتەوە قسە لەسەرەوە کە دەڵێت ئەم نامیلکەیە بۆ ئەو قۆناغەوەی لەهات لە گیرفانی هەموو پێشمەرگە هەموو تێکۆشەرێکی ئێمەیە هەبوو ڕاست. بۆیە ئێستا دیداری یەکێتی تقریبان هەمان نەهجە هەمان ڕوئایە ئەمانەوێت یەکێتیەکان
نەک هەواڵانی ڕێخستن یەکێتیەکان چکە مەرج نییە هەموو ئەندامێکی یەکێتی ئەندامی ڕێخستن بێت ڕاست یەکێتێکی ئەجگار زۆرمان هەیە دیداری یەکێتی یەکەمین مینبەرە یەکەمین کەناڵە یەکەمین موئەسسەسەیە کە هەموو یەکێتیەکان کۆ ئەکاتەوە لێشەوە طبعاً کە کۆیان نەکاتەوە مخاتەبەی سەرکردایەتی و سەرۆکی شێتیەکەن لێ وایانە طبعاً یەکێک لە ئامانجەکان ئەوەیە یعنی یەکێتیەکان و هەندێک جار بۆ زانیاری جەنابەت وە بۆ بینەرانی بەڕێزیش ڕێکەوتووە لە هەندێک لە کۆنفرانسەکانی دیدارە خەڵکی غێری یەکێتی تیا بووە بەڵام نوخبە بووە واتە نوخبە مەبەستان بۆ بەڵێ خۆی دوو بەش بووە بەشێکی خۆمان مەبەستمان بووە داوامان کردووە بەشێکی خۆیان داوایان کردووە خۆیان داوایان کردووە و ئێمە دەرفەتمان داون بۆ لەبەر لە ڕاستیە خزمەتی ئێماکەن ئەن ڕاستە ئەو ڕێیەکی جیاوازی هەیە ڕاستە ئەو دنیابینیەکی جیاوازی هەبووە و بەشێکی ڕەخنەش بووە بەڵام لە نەتیجەیە ئەو ئەفکارانی ئەو ینی خزمەتی یعنی سیاسەتی گشتی دیداری کردووە بۆیە ئێمەش لە لیژنەی باڵا پێمان وا بووە ئەم خەڵکن نخبەیە ئەگەر یەکێتیش نەبن نۆرماڵە بێن لە گفتوگۆکانە بەشدار بن بۆیە یعنی دیداری یەکێتی شەنوکەوکردنی کۆی ئەم ڕووداوانەیە لە گۆشەنیگای جیاوازەوە دەرفەتێکە بۆ کادر ئەم کادرانە یاخود ئەم هەواڵانەی یەکێتی ئەم کەسایەتیانە ئەم تێکۆشەرانە و ئەو دۆستانی یەکێتی کە لە هیچ شوێنێک لە هیچ کاتێکی تر ئەم دەرفەتیان پێ نادرێت و لە هیچ حیزبێکشە طبعا حاڵەتێکی نۆرماڵیشە حزب موئەساتی هەیە ئەوەی لە ڕێگەی موئەساتەوە ئەم بۆ چونانە وەرگێ ئەمە یعنی گلەی نییە لە حیزبەکانی تریش یەکێتیش وایە بەڵام ئەم دیداری یەکێتی داهێنانە دێت لە دەرەوەی موئەساتی ڕسمی بڕیار لێدراوە هەموو لایە کۆ ئەکاتەوە هەمووی گفتوگۆ ئەکات باری سەرنج ئەخاتە ڕوو لەسەر ئەو مەلەفانی کە دیدار خۆی دیاری کردووە وڵات خۆ لەسەر یەکشت بۆسین کاکفام ینی یەکێ لەوە گرنگتر کە ئەمەش بیکەمە پرسیارێک بۆ جەنابەت ینی کە ئامانشتان لەوەی کە خۆ ئەتانتوانی بۆ نمونە لە یەک کۆنفرانسا هەموو شارەکان یارێمی کوردستان کۆ بکەنەوە لە ناوچەیەک بەڵام ینی مەبەست لە وەستراتیژ لەوە چییە کە بۆ نمونە کۆنفرانسی هەموو شارێک بە جیاوازی ئەبەسرێت یعنی ئەمە نزیکردنەوەی خۆتانە لە شارەکان یاخود نەخێر ئامانجێکی دیکەشتان هەیە لە پشتەوە لە ڕاستیە هەردووکی ڕاستە هەم ئاگاداربوونی ئێمە وەکو لیژنەی باڵای دیدار کە ئەمە دوو دیدار ئەم بەرپرسیارەتێمان لە ئەستۆیە نزیک بین و لەگەڵیشیە ئامانجمانە زۆرترین ڕێژەی یەکێتیەکان لە دیداری یەکێتیا بەشدار بێت من با نمونێکت بۆ بێنەوە کاک هاوڕێ دیداری یەکەم 12,000 یەکێتی بەشداری تیا کرد بۆ تەماشاکەن بۆ ناڵێم هەواڵی یەکێتی زۆر جار وشەی هەواڵی یەکێتی بۆ حیزبیەکانە بۆ ئەنێ کە تەنزیمن ئەوەیە توانین کە بڵین تەواو حیزبی بەڵێ بەڵام لە ڕاستیە لە دیداری یەکێتیە خەڵکێکی تایە دۆستی یەکێتیە دەنگدەری یەکێتیە بەڵام احتیماماتی هەیە بەڵام یعنی گرنگی بەم مەلەفانادات و تااقەتی نییە بێتە ناو ئۆرگانیەکەوە شانێکی ینی ڕێکی بخەی تەنزیمی بکەی وئیل ئاخری هەندێک خەڵکی بە سروشت وایە 12,000 هەواڵی یەکێتی یان دۆستی یەکێتی لە ئۆرگانەکان لە کەسایەتیەکان لە هەوادار لە خەڵکی نوخبە لە ڕووناکبیر لە مامۆسای زانکۆ لە مامۆسایانی ئاینی لە مامۆسایانی ناوەندە جیاوازەکانی خوێندن لە کاربەدەستانی حکوومەت لە خەڵکی دەرەوەی یەکێتیش لە نوخبەی مستەقەفین یان ڕووناکبیرانی ئێمە لە کوردستان بەشداریان کردووە لە دیداری یەکێتی ئێستا ئێمە 4 مینی کۆنفرانسمان کردووە لە نینەوە بەڵێ چکی بەڕاستی پێمان ماوەیە نینەوە مەدانێکی خەباتی گەوری دیموکراسی ئێمە وەکو یەکێتی پێتان وایە زۆرترین دۆست و ئەندام و لایەنگرتانە بێ لەوێ یعنی ئەو حزوری کە هەبوو و دەرئەنجامی دوامین هەڵبژاردننی ناوچە کوردستانیەکانیش دەری خست لە نینەوەی یەکێتی پێگەیەکی بەهێزی هەیە پێکهاتی زۆر جیاوازات بوونە ناو دیدارەکەەوە یعنی بەڕاستی متەنەوعێکی جوان بوو ینی هەستە کرد فعلەن تو لە عێراقیت لە ملاتەوە مەسیحی بوو لە ملاتەوە یەزدی بوو لە تەنیشتەوە کاکی بوو و شەبەک بوو و عەرەب بوو و تورکمان بوو جا تورکمان بە شیعە و سونە عەرەب بە شیعە و بە سونە یەکێتی هەر یەکێتیە کوردەکان بە کۆمەڵێک لەهجەی جیاواز قسەیان کرد ینی تەرکیبەیەکی عەجیب بوو ینی زۆر خۆشە تو یەکی حیزبێک توانای کۆکردنەوەی هەموو جیاوازی هەبێت لە ڕاستیە هەر ئەمە خۆی دەستکەوتە باشە خۆی یەک پرسیاریکەش با بکەم کۆنفرانس تاوان بچووکراوی دیدارە گشتێکەیە وایانە تاوان ئەمانە کە لە کۆنفرانس بەشدارە بن ینی بۆیان هەیە لە دیدارە گشتێکەشا بەشدار بن کە سازەکرێت لە دوا شار و لە دوا شوێنە
کاک هاوڕێ طبعاً ئێمە وەکوتم لە دیداری یەکەم 12,000 کەس بەشداری کرد لە دیدارە عامەکە لە دیداری ڕابردوو بەڵ ئەخرەزانم بەڵام 12,000 کەس بۆ دیداری گەورە بۆ آخر هەنگاوی دیدار هیچ شوێنێک تحملی مژمە بەسم ئەوەیە ئێمە چیمان کردووە بۆ ئێمە بۆ ئەوەی ئەم غوبنە نەمینێت دێین لە هەموو ناوچەکان لەسەر بنەمای بازنەکانی ئینتیخابات دیدار ئەنجامەدین چونکە ئەم هەموو هەواڵایەن ئەم هەموو یەکێتیە ناتوانێت بێتە سلەیمانی یان هەولێریان کرد و کۆ بکرێتەوە و دیدار ئەنجام بدات ژیانیشان ناخەنە مەترسیەوە لێ بە ئۆتۆمبیل بەڕاستی هەموو ئەمانی تایە ئەم خۆمان ئەمانەمان لەبەر چاوگرتەوە بۆیە دێین لە زۆنەکانی بە ئینتیخاباتی خۆیان لە بازنەکانی ئینتیخاباتی خۆیان دەرفەتیانە دەین لەوێ چی پێویستە بێڵێن ئەوەی لەسەر ئێمە وەکو لیژنەی باڵا بەڵێ و هەواڵ کاکوبادیش ئەمەی دەدوو کۆبوونەوە تاکید کرد کەوتی بەرپرسیارەتی ئێوە مناقەشات نییە لەگەڵ ئەوانە گوێگرتنە لەوان وەرگرتنی ڕاو سەرنج و پێشنیازەکانی ئەوانە بە ئامانەتەوە بۆ ئێمە لە لیژنەی باڵا یەکیانەخین وحەدیانەکەین هەندێک پێشنیازەیە وەکو یەکە لە هەولێر و لە نینەوا و لە دهۆک و لە کۆی یەکشت بووە ئەمە وەرێگنی هەندێک پێشنیازەیە جیاواز هەمووی ئەکەین بە راپۆرتێک لیژنەی باڵا لە کۆبوونەوەی ئاخری خۆیان پێش دیداری گەورە تەسلیمی هەواڵ کاکوبا دەکرێت ئەویش ڕێکی خات و یەکی خات لە کۆبوونەوەی دیدارە جارێکی تری خات و بەردەم گفتوگۆی جیاواز دواتر لە دوای وەرگرتنی ڕەزامەندی گشتی لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە بە ئامادەبوونی سەرۆکی یەکێتی تەرحی ئەکات و بڕیاری لەبارەوە وەرەژیرێت تاوان قۆناغ بە قۆناغیش بڕیارە درێت لەم بابەتی پێشنیارەکان و بیرروبوونەکانی ناو دیدارە کاک هەوڕێ هەمووی بە قۆناغا دیداری یەکێتی دیدارێک نییە بڵێت دوگمەیەکە و دەستی لێ ئەدەم و دوای ئەیکوشێنمەوە دیدارێکە بۆ گفتوگۆ دیدارێکە زۆر بە ئارامی وەختێکی باشمان هەیە هیچ بەلە ناکەین لەم بابەتانە چونکە ئەو مەلەفانی ئێمە خستومانەتە ڕوو ئەم جارە مەلەفی گرنگن بەلامانەوە مهمە بەلامانەوە جێی بایەخە لە هەر سنوورێک ئەوەی پێویستە لە گفتوگۆ لەسەر ئەو مەلەفانە بیکەن و ئێمەش دوایی بەرچاوڕوونیەکی تەوا وەکو لیژنەی باڵا بدەینە کاکوباد و کاکوباد بەرپرسیارە بەرامبەر بە سەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی و سەرکرداتی یەکێتی بە ئامانەتەوە هەموو ئەم ڕە و بۆچوونە جیاوازانە یاخود ئەم ئەفکارانە بۆ داهاتووی یەکێتی بخاتە بەردەستیان و لێرەشۆ من با نمونەیەکی تر بۆ بێنمەوە کاکەوە ئەمە گرنگە دیداری پێشووتر 468 پرۆژەمان هەبوو باش ئەی چەندی جێبەجێکرا لەم 145 پرۆژەی جێبەجێکراوە ئەی بۆ 128 پرۆژەی لە جێبەجێکردنایە بە معدەلی وەریگری لە 154 هەنگاوەکانی دیداری یەکەممان جێبەجێ کردووە گرنگە ئەزانی خۆی کاک هاوڕێ هەندێک شت هەیە تو دەبێت مناقشێکی تو بە زونێتی بیهێڵیتەوە بۆ نمونە لە دیداری یەکێتیە لە دیداری یەکەمە چەندین پرۆژە هەبوو چەندین پێشنیاز هەبوو لەسەر مەسەلەی کەرکووک لەسەر مەسەلەی خانەقین لەسەر مەسەلەی شەنگا لەسەر دابڕێنراوەکان ئەم ناوچانە بۆچی بە نمونەوە وەریەگرم ئەمانە ئەوە نییە بڵین ڕانیە کەم بایەخە بادینان کەم بایەخە سلەیمانی موقعی نییە هەولێر نا ئەمانە لە کەناری ئارامیان ڕاست بەڵام کاتێک تو پێشنیازەکە لەسەر مەسەی کوردستانی بوونی کەرکووک یخۆ ئەمە پرۆژەیەکە بەردەوامە بۆیە کە جێبەجێ نەکراوە مەسلەوە نیە جێبەجێ نەکراوە ئەم پرۆژەیە لە لای یەکێتی لە لای کورد بەردەوامی هەیە استراتیژیەکە و بەردەوامی هەیە دەستخۆش زۆر باش بۆی چوت بۆیە ئێمە 145 پرۆژەمان جێبەجێ کردووە 128 لە ئێستا لە جێبەجێکردنایە بە معدەلی وەریگی بە نسبەت تەناسب لە 154 جێبەجێ کردووە باش طبعا پرۆژەکان طبعا جۆرا و جۆری هەیە ئەوەی کە جێبەجێکرێت لۆچە سەر خەڵکێک کە من و تۆم گفتوگۆیەکەین و ئەمان بینێت و ژۆمان لێگرێ ئەڵێ بێ پرۆژەکان چی بێدا خۆ کە لەم بابەتەیە کە ئێوە باسیەکەن و جێبەجێکراوە خۆی لە چیە بینێتەوە پرۆژانە لە ڕاستیە کاگاوری ئەمە قسێکی تاوە خۆ دەزان دیداری یەکێتی پرۆژەیەکی سیاسیە پرۆژێکی خەدەمی نییە یعنی دیداری یەکێتی پرۆژێکی خەدەمی نییە بەڵام خزمەتکردنی خەڵک لەم دیدارەیە بنەمای ئەساسی دروشمەکەیەتی باشە بۆیە مەسڵی خزمەت کە لە دروشمەکەیە جێمان کردوێتەوە خزمەتکردن بە کواڵێتیەکی بەرز بۆ ئەوەی ئەمەی کە ئێستا ئەگوزەرێ لە کوردستان و لەسەر ئاستی عێراقیش یعنی ئاڵوگۆڕی بەسرا بێت یەکێتی هێزێکی کاریگەرە ئەتوانێت ئەمە بکات ئێمە خۆمان وەکو حزب گلەیمان لە زۆر پرۆژە هەیە گلەیمان لەوە هەیە دەستی ئاوەدانی ئەگاتە هەندێک جێگا ناگات هەندێک جێگا گلەیمان لەوە هەیە لە هەندێک جێگا کارەبا باشە لە هەندێک جێگا کارەبا خراپە گلەیمان لەوە هەیە لە ئاستی جیاواز خەڵک هەیە موچە و دەرماڵی ئەدرێتی هەندێک خەڵک هەیە لی بێ بەش ئەکرێت
یەکێتی دێت لە دەروی کار و کاردان خوچکی خۆمان بەشێکی لەم حکوومەتە بەدڵنیە یعنی سیاستکردن بە ڕەتفعل ناکرێت بەشێک لە وەزیفەی دیدار ئەم مەسلەیە خزمەت گوزاریەیە بەرچاوڕوونیە خاتە بەردەم سەرکردایەتی و مەکتەبی سیاسی سەرۆکیشێتی بەڵێ بە بێگومان بۆی ئەم جانبە خەدەمیە کاری لەسەر بکرێت پانتایەکی تری دیدار کەوتم پرۆژەیەکی سیاسیە عنی بۆ ئەوەیە کە هەواڵانی یەکێتی ئەفکاری خۆیان بدەنە حیزبەکەیان و هەر نەڵێن سیاسەتی یەکێتی ڕوئیای یەکێتیان دیدی یەکێتی تەنها دیدێکە لە ژووری داخراوە قەراری لێ ئەدرێت شەرعەتی جەماوەری نییە شەریعەتی قاعیدەی نییە دێن هەموو ئەو مەلەفانی کە جێی بایەخی ئێمن لەم دیدارەیە ئامادەیەکەین و یەکێتی سیاست و ڕوئیا و دنیابینی خۆی لەسەردا ئەڕێژێت و حقیقت هەندێک پێشنیاز و هەندێک پرۆژەش خۆی لە ئەساسا توانای جێبەجێکردنیمان نییە یعنی خۆ کاک هەوڕێ ئێمە زۆر ڕازگوین لەگە خەڵکی خۆمانە ینی خەڵک هەیە ئەڵێ نامن هەموو شتێکم ئێمە نەمانێت هەموو شتێک بکەین لە دنیاشە هەروە بووە سەرکردە لێوەشاوەکان کارامەکان ئەوەی کە توانای مخاتەبەکردنی دنیای گۆڕاوی خۆیان هەبووە مخاتەبەکردنی شەقامی خۆیان هەبووە قەت نەیان و تۆ ئێمە هەموو شتێکەکەین ئێمەش وەکو دیداری یەکێتی لەسەر ئەو فەلسەفەیەکانمان کردووە ناتوانن هەموو بەڵێنەکان جێبەجێ بکەن هەموو پرۆژەکان قوسە جێبەجێکردنی بەڵام ئەوەی ممکن بێ ئەیکەین و ئەوەی کە پێشم وایە کە تۆلی لە 154 ئەم پرۆژە سیاسیەمان جێبەجێ کردووە لە ڕاستی ئەمە زۆر گرینگە ڕاست یعنی ئەمە زۆر هەنگاوێکی گرینگە باشە ئەمە تاوان لە یەکەمین دیداری یەشێتیە تۆڵی ئەوە نەمان جێبەجێ کردووە کە بوون منە بەڕێژە لە 154 کاردانەوە و فیدباکی کادران و ئەندامان و هەواداران و دۆست و لایەنگری یەشێتی لە کۆنفرانسەکانی ئامادەکاری بۆ دووەمین دیداری یەشێتی چییە لەم بارەیەوە کە بە ئێوەی بڵێتەوە بەڕاستی تاوان ئەوان واقعەکابین وایەن نە بەڵێ بەتاکیت کاک هاوڕێ من پێم وایە ئەو گفتوگۆیی کە ئێستا ئەکرێت لە ژوورەکانی دیدارە مینی کۆنفرانسەکانی دیدار ئەوەی کە تاکو ئێستا کراوە نازانم بۆ داهات و چۆنە بێت کە من پێم وایە باشتر ئەبێت لە نینەوە لە بادینان لە کۆیە لە هەولێر ئەو گفتوگۆیی کە ئەیبینی تو تەماشای ئیفتتاحەکەی مەکە ئیفتتاحێکی جوان بە پرۆتۆکۆڵێکی جوان مەراسیمێکی جوان یعنی میوانێکی زۆر دێ بەشداریەکات ئەمە بۆ وێنە گشتەکەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ دەستپێکەکەیەتی بڵێ ئەمە وێنە گشتەکانی بەڵام لە دوای ئەوە گفتوگۆکان دەستپێکە کە بۆ ئێمە ئەمەیان باەخی زیاتر لە کۆی پرۆسەکە لەم گفتوگۆگانی بۆی وەڵامێک بێ بۆ پرسیارێکی جەنابەت کاک هاوڕێ ئەو گفتوگانی کە ئەکرێت ئەو پەرۆشی کە کادری یەکێتی هەیەی ئەنی لە ڕاستیە جێگەی تەقدیرێکی گەورەیە وە دوو مەسج هەیە لە پشتی ئەم پەرۆشیەوە یەکەمیان تێگەیشتون کە دیداری یەکێتی دیدارێکی بەهێزە و بڕیارەکانی جێبەجێ ئەکرێت و ڕاستپاردەکانی فرامۆژ ناکرێت و بەشی زۆریان ڕاکانی خۆیان ئێستا بینەوە ئەنی من برادێک هات پێیوتم وتی یەکێک لەو شتانی کە ئێستا یەکێتی ئەیکات هەستەکەم لە راپۆرتێکی منەوە وەرگیراوتم بەڵێ پەیوەندی بە راپۆرتەکەی تۆ هەیە خۆ من نازانم راپۆرتەکەی نەبینیوە بەڵام ئەزانم نیەتەکە ئەو هابووە بەڵام ئەوی ژۆتا خۆی تیابینێت خۆی تیابینێتەوە گرنگە بەڕاست ئێخۆ ڕەنگە لە ڕووی ئۆرگانیەوە لە خواری خوارەوە بێت بەڵام چەند گرنگە ئەو هەواڵە ئەو شتی خۆی بینیوە ئەنی ئەم پەرۆشیە لەوە سەرچاوی گرت و هەموو شتەکانی خۆیانی تیابینەوە و هەمیش ئێستاکە ڕووداوی گەورە هەیە گفتوگۆی نوێ ئەکرێت لە یعنی سبا من نمونەیەکە بەگەڕێکان کاک هاوڕێ بەڵێ کاک بافڵ سەرۆکی یەکێتیە بە بڕای من لە 10 ساڵی ڕابردووە بەقەدەر ئەم 2 ساڵە پەیوەندیەکانی یەکێتی کارە و کاریگەر نەبوون جەولەی کاک بافڵ بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بۆ وڵاتانی دەوروبەر لەگەڵ عێراق کە ئەوە هەموو خەڵک بینیە بینێت یعنی ئەمانە مەلەفێکی گرنگن یعنی دیداری ئێستا کە ئەچتە غورفەی پەیوەندیەکان کە یەکێکە لە مەلەفەکان گفتوگویەکی زۆر گەرمیتیایە هەواڵێک کەڵێت کاک بافڵ بە ئەم جارە سەر لە فڵان جێگە بدات یان ئەڵێن بە مەکتەبی عیلاقاتی ئێمە بەم جۆرە هەنگاو بنێت یعنی ئەمە چەند خۆشە استراتیژ و سیاسەتی نوێی یەشێتی لە نێو ئەم ژوورانەی نێو کۆنفرانسەکان و جارێکی دیکە پێشنیارەکرێت و دائەڕێژرێت و نەخشە ڕێگەیشی نوێی بۆ دانرێ بە بێگومان خۆ ئەم غورفانە گفتوگۆ لەسەر ئەم شتاناکەن یعنی وەکوتم یەکێک لەو مەلەفانە کە زۆر دڵیان پێخۆشە ئەم مەسلی عیلاقاتە بووە یعنی کە سەیرەکەن عیلاقاتی یەکێتی ئێستاکە لە قۆناغیەکی جیاوازایە بابەتێکی تر کە لەم دیدارە شەجارێکی تر گفتوگۆی لەسەرەکەی مەسلەی گەنجانە یعنی بەسە خۆتان نزانن کۆمەڵی خوێنکاران و ڕێکخراوی ئازادی لاوان وردە دەستیان بەکارەکانی خۆیان کردوێتەوە و دوو ڕێکخراوی جدین و لە وەسەتەکەی خۆیانە خەڵکی گەنجێکی زۆر دەوری لیاندا و پرۆژە و ڕوئیای جیاوازیان هەیە ئێمە بەشێکە لە ڕاستپاردەکانی دیداری یەکەم جێبەجێکراوە ئێستا جارێکی تر دێنێ لەسەر ئەمە لە فەقسە ئەەکەین
بۆ لەبەر یەشتان لەو ئاسانیە کە ئێمە چاوەڕێین وە خۆشیان وەکو هەردوو ڕێکخراوەکە چاوەڕیانی کاری گەورەترن ینی خۆیان ئەوەی کە دێن لە گفتوگۆکانە ئێمە ئەیبینین زۆر متحەمیسن پەیکەری یەکێتی ئۆرگانەکانی حەزب چی لێ بکرێت چۆن بگوجێنرێت لەسەر بنەماکانی بازەی ئینتیخابات بازە ئینتیخابات تەجروبێکی تازە و سەرکەوتووە مۆفەق بۆ یەکێتی چۆن ئەمە جارێکی تر ڕێک بخرێتەوە لەسەر بنەمای وێزگا بنکەکانی دەنگدان بۆ لەبەروی یەکێتی چەند هێزێکی تەنزیمیە بەقەدەر ئەوەش حیزبێکی ئینتیخابیە دەبێت هاوشان گرنگی بە هەردوولایەنە ژیانی فەرمانڕەواییمان یعنی یەکێتی چی بکە لە ناو حکومڕانیە لە عێراق و لە کوردستان پێشنیارەکان چیە بۆ ینی گلەیمان ئەکرێت ینی هەواڵی یەکێتی گلەیەکە ئاڵێ دەبێت ئێوە بۆ نمونە جیاوازتر بن ڕوئیامان لەداتێت و بیرۆکەمان ئەداتێت ئێمە قسەی لەسەرەکەین وە گفتوگوی لەسەرەکەین جگە لەوەی کە ئەم چوار مەلەفەمان هەبووە لەسەر ئەو مەلەفی حکوومەتە تۆزێنەوەسین ینی دیداری یەکێتی لە ڕابردوو بۆ نمونە دیداری یەکەم لەو لە 154 کە جێبەجێتان کردووە چه بابەتێکی یاخود چ مەلەفێکی پەیوەندی هەبوو بە دۆسەی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان کە وەک هاوبەشێکی ڕاستەقینە و پێکێنەری حکوومەتەکانی ڕابردووی هەرێمی کوردستان بووە چکە بۆ هەم کەوادر و دۆست و لایەنگر و ئەندامی یەکێتی هەم خەڵکی هەرێمی کوردستانیش بەشێکی زۆری هەمیشە گلەیەکی زۆریان بۆ نمونە لە یەکێتی نیشتیمانی هەبووە کە دەیان و زۆر جار بۆ نمونە هەم وەک حکومڕانێک زۆر جار بڕیارەدا لە حکوومەت هەرێمی کوردستان و لە کێشە گرنگەکان لە هەرێمی کوردستان هەم زۆر جاریش وەک حزبێکی ئۆپۆسیۆن خۆی نمایشەکات بۆ ئەم بابەتە چی کراوە و چی جێکراوەتەوە پێشنیارەکان بۆ ئەم بابەتە چیە کە یەکێتی ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی لە حکومڕانیە بدۆزێتەوە بە حەقەت کاکفەن کاگە هاوڕێ زۆر بابەتێکی گرنگە دەست خۆش بێت پێم وایە گفتوگۆ لەگەڵ ئێوە ئەم مەسلە گرنگانەمان بیرەخاتەوە بۆیە دەستان خۆش من لێرم سیارێک لە ڕێی کورساتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی قەت هەبووە بە ئەندازەی ئەم جارە یەکێتی پێداگری لەسەر بەرنامە و لەسەر ڕوئیا بکە بۆ پێگەیاندنی حکوومەت لە ماوەکانی ڕابردوو ئاگامان لێ بوو بەس شەڕ لەسەر پۆست بوو ناتوانم بڵێم هەمووی لەسەر پۆست بوو بەڵام پۆست ئەولەوێت بوو بنەمای ئەساسی بوو ئەی ئەم جارە بۆ کابینەی دێمەڵی مەبەست بڵێ بۆ کابینەکانی ڕابردوو پۆست بنەمای ئەساسی بەڵام بۆ دەجیاواز بۆ کابینەی دێم لیژنەی تەکنیکیەکەمان وە لیژنەی باڵاکەشمان ئەوەندەی تەرکیزیان لەسەر مەسلەی بڵێن سیاسەتی گشتی فەرمانڕەواییە لەسەر شەراکەتی ڕاستەقینەیە لەسەر ڕوئیایە لەسەر استراتیژە لەسەر پۆست نەبووە ئاخر لێدوانی کاک قوبات دوێنێ بوو لە کۆڕبەندی ناوەندی توێژینەوەی ڕوودا و لە هەولێر لەوێت جەنابی کاک قوبات زۆر بۆ وازحی وتی ئێمە تاکو ئێساکە لەسەر پۆست یەک کەلیمەمان نەوتووە ئەمە نیشانی چییە؟ نیشانی ئەوەیە کە کادرانی یەکێتی لە دیداری یەکەمە زۆر لەسەر ئەم مەسلەی قسەیان کرد هەر قسە لەسەرەوە نەبوو کە ئێمە هەندێک جار دەوری ئۆپۆزیسیۆنە بینین هەندێک جار دەوری فەرمانڕەوا بینین قسە لەسەر کۆی جونگەکانی ئیشکردنمان بوو ئێستا ئێمە بۆ ئەوەی کۆی ئەم مەلەفە بەو جۆرە چارەسەر بکەین پێمان وا بۆ خەلەلەکەەوە نەبوو ئێمە ئۆپۆزیسیۆن نەبووینە هیچ کەسێک بە ئەندازی ئێمە لە پێناوی ئەم حکوومەتی هەرێمەیە خوێنی نەڕشتووە یعنی خۆ ئەگەر بە حیساب و بە کتابیش بێ ئێمە دین گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئێمەیە هەر وەکو چۆن بە حکوومەتی هەموو هێزە سیاسەکانی تریشە بینین بۆیە مەحاڵە ئێمە ئەم حکوومەتە کەم بایەخ بکەین بەڵام گلەیمان هەبوو ڕەخنەمانە بۆ ئێستا بۆی ئەو گلەی و ڕەخنانە بەشێک لە وەختی حکوومەتەکە لە کاتی پێکێنانیە وەختی نەداتێت دین پێش ئەوی حکوومەتەکە تەشکیل بێت بە ئارامی ئێمە گفتوگوی خۆمانەکەین بە تایبەتی لەگەڵ برانی پارتی دیموکراتی کوردستانە یعنی ئەمەوە ناکاتەوەی کە بۆ گلەیەکانتان لە ڕابردووە لە حکوومەت زۆرجار لەبەرەی خەڵکا بوون و لەبەرەی ئۆپۆزیسیۆنا بوون ئەزانی خۆی لە ڕاستیە من پێم وایە ئەم ڕخنەیە هەبووە هەبووە یان هەمیشە یەکێتی لەبەرەی خەڵکا بوو بۆیە داخوازی خەڵکی جێبەجێ کرد خۆی یەکێتی کە لە حکوومەتی شابوو هەر لەبەری خەڵکا بووە ینی یەکێتی خۆ ئەنی قەت بەری خەڵکی بەجێ نێشت و بەجێشی ناڵێ بۆ لە ئەساسە ینی پرۆژەی سیاسی ئەگەر بەشێک نەبێت لە هەناوی کۆمەلگا و فەلسەفەکەی لەسەر بنەمای خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە پێی قۆناغەکاندا نەڕشت بێت ئەو حیزبەت توانای بەردەوامبوونی نییە هێزێک مادام ئێمە لە بەردەم 50 ساڵی یادکردنەوەیین کەوابوو هەر خۆی ئەم 50 ساڵە بەستە بۆ ئەوی تێبگەین کە ئەم هێزە لە ناو هەناوی کۆمەلگایە و بەشێکە لە فەلسەفەیە لە ڕاستیە کاکاوڕێ پەیوەندی بەچیەوە هەبووە پەیوەندی بۆ هەبوو پێشتر کە حکوومەتەکان تەشکیل کراوە
کەمتر چوونەتە ناو گفتوگۆیەکی جددی بۆ بەرنامە بۆ ڕؤیا بۆ کارنامە بۆ شەراکەت لە تەفاسیلا نەبوو لە تەفاسیلا نەبوون زیاتر قسەکردن بووە قسەکردن بۆ لەسەر پۆست ئەم پۆستە وەرەگریت ئەمە ئیستحقاقی توێیە نە ئەم جارە ئێمە هاتوین لە دەردی خزمانی پشدەر ئەڵێن لە ژێڵڵا هاتوین ئەمانەوێت بە ئارامی لەگەڵ برانی پارتی دیموکراتی کوردستانە بەرچاوی خەباتی 4 ساڵی داهاتوومان ڕوون بێت و ئەمەش باشترە هەم بۆ ئێمە و هەم بۆ برانی پارتی و هەم بۆ کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان یعنی دەبێت هەوڵ بدەین 4 ساڵێکی ئارام بەڕێ بکەین خەڵکیش بەڕاستی بێت یعنی توانای خەڵک یعنی خەڵک ماندوو بوو خەڵک هیلاک بوو ینی ئەگەر ئێمە ئەوانەتانەوە لەگەڵ پارتی ئەمە بە نووسراویش کۆن پێم وابێت چکە شتێکی وا هەیە ینی ئەگەر شت بە نووسراو نەبوو ئەو کاتای کەنە نووسراو کاک هاوڕێ هەر شتێک بە نووسراو بە ئیتیفاقی نەبوو و ئیتیفاقیەکە سەقفی زەمەنی تیا نەبوو و ئیتیفاقیەکە ئیلتیزاماتی دروست نەکرد یعنی ئەمە لە ئیتیفاقی یعنی دوو ڕێکخراویش ئیتیفاقی وا ناکەن کە نەک دوو حزب کە ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و داهاتووی چارە نووسینەتەوەکەی ئێمەشیان لەسەر بەندە بەڵام من یەک وەکو دیداری یەکێتی لە یەکێک لە مناقەشەکانە زۆر بەلامە مهم بوو جۆم لەوە بوو کە هەموو هەڤاڵانی یەکێتی کادرانی یەکێتی پیان وایە کە یەکێتی و پارتی ئەچنە ناو حکوومەتەوە زۆر گرینگە ڕێی ئەحزابە سیاسەکانی تریش کەم بایەخ نەکەن بۆ دوجار ئێمە هەمومان یەک نەتەوەی یعنی زۆر بەلامۆ جوان و برادێک لە هێشێک لە گفتوگۆکانە ئەمەیوێت وتی ئێمە یەک وەکو یەکێتی و دەبێت کاریگەریمان هەبێت ناو حکوومەتەشە هەموو حیزبەکان ئەوەی کە ئۆپۆزیسیۆنیشە ئەوەی کە قسەی ڕق و قسەی ناخۆشەکە هەندێک جار لە دەروی ڕەنگە تێگەشتنی کۆمەڵایەتی ئێمەش بێت بەڵام دوجار ئێمە هەمومان کوردی یعنی دەبێت مەسلەی کوردبوون ئەو بنەما ئەساسیە بێت کە کۆمان بکاتەوە چەند جوانە لە دیداری یەکێتیا ناقەشە لەسەر ئەمانە شەکرێت ئەمە زۆر زۆر گرینگە بۆیە یعنی هەم ئیشەڵا پرۆژەیەکی باش ئەبێت دەبێت نووسراو بێت یعنی هەموو شتەکە بۆ ئاراستەیە و لەگەڵیشیان نابێت پرۆژەی باشی هەموو هێزەکان برانی ئیسلامی و هێزەکانی تر نادیدە بگیرێت و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەم هێزانە بە هێزی ئەساسی بزانێت و پشتیوانیان بکە و گوێیان لێ بگرێت نەبینە دوو هێزی دژ بەیەک ئەکرێت جیاواز بین ئەکرێت ئەفکاری جیاوازە بێت ئەکری ئەوان ڕەخنەشمان لێ بگرن بەڵام ئێمە یعنی ئارامتر بین لە تەعاملکردن و ئەمە ئەتوانم بڵێم یەکێک بۆ لەو بابەتانی کە لە دیداری یەکێتیە مناقەشێتان زۆر باشە بابەتیشکی گرنگ کە هەمومان نەزانین ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوشان و هاوتەریب لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی دیکەی کە جەنابەت ناوتێنان لە هەرێمی کوردستان ئەم ئەزمونە دیموکراسیان دروست کردو و بەرجەسە کردو لە پێناو خەڵکی کوردستان و یەکێتی هەمیشە یعنی لە ماوەکانی ڕابردوو ئەمە قسەی من نییە قسەی چاودێران و قسەی خەڵکە کە یەکێک بۆ لە پارێزەرە سەرسەختەکانی ئازادی و دیموکراسی و مافی خەڵک کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ناوچەیەک بۆ ناوچەی شکە دەرببڕێ یەکێتی کاتێک کە بۆ نمونە لە ناوچەکانی ژێر نفوسی خۆی یاخو ژێر دەسەڵاتی خۆی کە بزوتنەوەیشی ینی چۆنەڵی داواکاری خەڵک دروستە بێت بۆ مافەکانی کە مافی سەرەتاییە یەکێتی دێ پشتیوانی لێ دەکا و لە سەرۆ موشیانەوە بۆ نمونە هەردوور نەڕۆین مانگرتنەکانی ئەمە خیانی سلێمانی بوو کە سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان خودی خۆی چۆن نێو خێمەکەیان و لەوێ سەعاتێ زیاتر گفتوگۆی لەگەڵکردن و ڕوئیای هەمویانی وەرگرت ئێوە لە کۆنفرانسەکانی ئامادەکاری دیداری یەکێتیە شەقام چۆن جێ ئەکەنەوە و ئەم ڕەهەندە چۆن مامەڵەی لەگەڵەکەنەوە داخوازەکانی خەڵک بەدەل لە ئەندام و لایەنگری یەکێتی چۆن ئەتانێت مامەڵەی لەگەڵکەن و جێ بکەنەوە بە حەقەت و بیگەێنە سەروتر بۆ لای خۆتان کاک هاوڕێ گوێگرتن لە خەباتی مەدەنی کۆمەڵانی خەڵکی کوردستان مەسلەیەکی ئەجگار گرنگە بە نیسبەت ئێمەوە و من پێم وایە عنی خەباتی مەدەنی و خەباتی دیموکراسی کاتێک دو ئەرکەکانی جێبەجێ ئەکات کە ئەم ڕوبەریان هەبێت تایە بتوانن دەردەدڵی خۆیان بکەن من لە کۆی ئەو نمایشانەیە لە کۆی ئەو خەباتە مەدەنیە لە کۆی ئەو تێکۆشانە مەدەنیە جۆم لێ نەبووە هاوڵاتیەکی کوردستان یعنی دژی حکوومەتی و لە ناوبردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێت ینی ئەمە زۆر زۆر گرنگە واتە شتەکە خەباتەکە خەباتێکی ڕەوایە بۆ داواکاری ڕەوە و حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمەش وەکو یەکێتی تێگەیشتنمان بۆ ئەم مەسلەی هەبووە و پێشمان وایە زەرفێکی بابەتی هاتوتە پێشەوە دەبێت کێشەکانمان چارەسەر بکەین بۆ ئەوەی لە ڕاستیە ئەم خەباتە مەدەنی ئیتر بگۆڕین بۆ خەباتێک لە پێناوی نەتەوە کەمان نابێت وەر لە جیاتی ئەوەی هاوڵاتیەک بەم جۆرە ماندوو بێت لەسەر حەقەکانی خۆی بە بێگومان دەبێت ئیتروا بکەین ئەم خەباتە بۆ پەیوەندیەکی بەهێزتر بێ بۆ کوردێکی بەهێزتر بێ بەرامبەر بە حکوومەتی عێراقی گرنگە بەرامبەر بە بەغداد کاڵم بەرامبەر بەغدا وەکو دژ و دژمنایەتی نا وەکو یەکدەستی
ئەگەر یەکێتی و پارتی بە یەک دەست و بە یەک ڕوئیا بڕۆنە بەغداد وەکەوەی کاقوبان لە کۆڕبەندەکە باسی کرد چیتر گاڵتە بە چارەنووسی ئەم نەتەوەی ئێمە ناکرێت یعنی خۆی لە ڕاستیە ناکرێت هەموو گلەکان لە ئێمە بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی زۆر جار ئەبینی وەزارەتی مالیە بۆ نمونە لەسەر شتی لەسەر پۆینتی زۆر بچووک شت زۆر دائەخات ئەمە ڕەوانیە بۆ ئەوەی ئەم ئامانجە بێتە دی لە ڕاستیە دەبێت یەک و یەکگرتوبی دەبێت پێکەوە بە ئەجندایەکی وازەحەوە بڕین بۆیە دیداری یەکێتی لەسەر ئەم بابەتانە قسەی هەیە لەسەر ڕەئی شەقام قسەی هەیە وە قسەی کردووە و راپۆرتمان هەیە لەسەر ئەمە خوێندنەوەمان هەیە دیدمان هەیە لەسەر ئەمە ئێمە هەوڵ ئەدەین هەموو ئەم ئەفکارانە کۆ بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین باشترین ئوسلوبی حکومڕانی لە مەلەفی حکومڕانیە جێی بکەینەوە و دوجار هەمومان پێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بکەینە ئەو مؤسسەی کە بتوانێت کێشەکانی لەگەڵ بەغدایە چارەسەر بکات و چی تریش بەڕاستی دەرفەت نەدەین حکوومەتی عێراقی یعنی لە هەر جێگایە کە ئەو مەبەستی بوو ئێمە ئیتر لەوێ چۆکدا بدەین و ئەوەی کە ئەو ئێوێت جێبەجێ بکرێت یعنی ڕاستە ئێمە کەم و کورتیمانەیە شکل لەمەیان نییە بەڵام ئەمە یەکسان نییە بۆەوەی کە هەموو کەم و کورتەکانی ئێمە بین ئەنی ئەوەی کە زۆر جار تو ئەیبینیت ینی بەڕاستی جێگەی ئەوەیە کە ئیتر ئێمە جددیتر بین لە چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە کە پێشم وایە لەم ڕۆوە یەکێتیش وەکوی هێز و حکوومەتیش هەوڵی جددی لەو پێناویاداوە زۆر جار نەرمینواندنی یەکێتی لە بەرامبەر زۆرێک لە دۆسیە هەسیار و گرنگەکان وای کردووە کە بکەوێتە بەر ڕمی ڕەخنەگرتن و زۆر جاریانی ڕاگەیاندەکانیش هەن ینی بە حەق و بە ناحەق هێرشیان کردوتە سەر چۆنڵی سەرۆک و سەرکردە و ینی سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە بۆ بابەتی کۆنفرانسەکانی ئامادەکاری بۆ دومین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە ینی پێویستە لایەنی ئیعلامی و لایەنی مخاتەبەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزتر بێ لە بەرامبەر ئەو لایەنانی کە دەیانەوێ وێنایەشی ناشرین بۆ یەکێتی و سەرکردەکانی دروست بکەن لە ناو خەڵکە کاک هاوڕێ دوو جۆر قسە هەیە لەناو بڵێن وەسەتی سیاسی ئێمەیە هاوڵاتیان تەبیعی هاوڵاتی حەقی خۆیەتی قسە ئەکات ئێمە هیچ جۆرە سانسۆریەکمان نابێ هەبێت و ناشبێت بە هینوەری بگرین عنی بۆ لەبری یەکێتی وەختی خۆی سەگوەڕ بەڵاوکرایەوە سەرۆک مام جەلال لەسەر مامۆستا محەممەد موکری هاتە جواب ئیتر ئەمە عنی فەلسەفەیەک و یەکێتی لەسەر ئەم بنەمایە بەژن و باڵای خۆی ڕێکخستووە ئەمە بەشێکە لە عەقیدەی بۆیە یعنی هیچ جێ نیگەرانیمان نییە لەناو وەسەتی سیاسیە دوو جۆر ڕەخنایە ڕەخنەیەکی برایانیە بەڵام توندە یەکێتی ئەم ڕەخنانە هەمووی قبولەکە ڕەخنەیەکی ئاستەکەی ئەوەندە نزمە هیچ وەختێکمان نیە وەڵامی بدەینەوە ناشتانێ وەڵام نەخێر ناشمانی وەڵامی بدەینەوە بۆ لەبەر من نامانێ مناڵەکانمان وە کۆمەڵگەی کوردی بخینە ناو مناقەشەیەکەوە کە ئاستەکەی یعنی لە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نە لە ڕووی سیاسیەوەوان نە لە ڕووی ڕەفاقەت و هاوڕێیەتیەوە یعنی جێی نابێتەوە من نازانم دە هیچ فەلسەفەیەکی سیاسیە ڕەنگە زۆر شارەزاژ نەبم یعنی بە تایبەتی لەو وڵاتی خۆمانە لەو چکە هەر جۆرە بیرکردنەوەیەکی حیزبی جۆرێکە لە فەلسەفەی سیاسی یعنی هەستم نەکردو لە ئاستی عێراقیش ئەم ئاستە نزمە هەبێت بۆیە بۆ ئاستە نزمەکە لە ڕاستیە کاتمان نییە بەڵام بۆی تر وەڵا زۆر حاڵەتێکی نۆرمالە و دیار ئەمەش هەموو حیزبە کوردستانیەکان نین یعنی ئینسان دەبێت بە ئینساف بێ بۆیە حاڵەتێکی تەبیعیە ئێمە وەقت نادینە ئەوە بەڵام بۆ ئەوەی تر نابعەکسەوە جویان لێ ئەگرین و مناقەشیانەکەین یعنی و ئیسفادەیان لێ ئەکەین بەڕاستی زۆر باشە لە ئامادەکاریەکان بۆ دومین دیداری یەکێتی خۆ دەزانی جەنابی تاماژەت پێداینی کۆمەڵی گۆڕانکاری و ئاڵنگاری نوێ لە ڕێگەیە و ئەو گۆڕانکاریان لە ڕۆژڵاتی ناوەڕاست هاتۆتە ئاراوە لە دوای 7 ئۆکتۆبەر ینی بەڕاستی هەموو ناوچەکەی گۆڕیوە سەرتاپە بە ینی عێراق و هەرێمی کوردستانیش ئەوە تا خۆیان بۆ ئەو ئەگەرانە ئامادەکەن کە ڕوبەڕوو بێتەوە و ئێستا جا پرۆسەیەشی ئاشتی گرنگیش لە تورکیا هاتۆتە ئاراوە لەسەر دەستی ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشەوەکو چۆن لە ساڵی 93ەوە لەسەر دەستی سەرۆک مام جەلال کە ڕۆڵێکی گرنگ جێبوو لە پرۆسەی ئاشتی لە تورکیا کە خۆی بنیاندەری ئەم بابەتە بوو ئەوە تا ئێستا دێن پرس و ڕایان پێ دەکەن و بیرروڕاکانیان وەرەگرن یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنفرانسەکانیدا لە دووەمین دیداری یەکێتیدا چی بۆ بابەتی براکانی پێ لە ڕۆژئاوا لە باکوور بۆ پرۆسەی ئاشتی بۆ ئاشتەوایی بەگشتی کاک هاوڕێ خۆت زۆر باشت باس کرد جەنابی سەرۆک مام جەلال بناغەی ڕێککەوتنی ئاشتەوایی لە بینی لە باکوور داڕژ لەگەڵ حکوومەتی تورکایە و ئەمە بە بێگومان خۆشیان ئەم ڕاستی ئەزانوە لەماوەی ئەم چەند ڕۆژەیە کە ئەم دەست پێشخەری ڕاگەندرا ئەم مەسجەی سەرۆک مام جەلال جارتر باس کرایەوە کە گەڕاونەتەوە بۆ ئەو هەوڵانی کە سەرۆک مام جەلال لەو پێناوێداوێتی سیاسەتی دیداری یەکێتی لە چوارچێوەی ئەو بەلاغەیە کە سەرۆک بافڵ
بۆ پشتیوانیکردن لە پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان و لەگەڵ تورکیا خستێ ڕوو لەو چوارچێوەیە گفتوگۆکانی ئێمە ئەکرێت و ئەوە سیاسەتی گشتی یەکێتیە ئەوە ڕوئیای یەکێتیە بە بێگومان ئەو بەلاغەیان ئەو نووسراویان ئەو ڕوئیایی کاک بافڵ ڕاستەوخۆ گرێدراوی 20 ساڵی ڕابردووی هەوڵەکانی سەرۆک مام جەلال بووە بۆ لە پێناوی بەدیهاتنی ئاشتیا مەسەلەی براکانمان لە ڕۆژ ئاوا مەسلەیەکی مەبدەئی و ئەخلاقیە لای یەکێتی لای دیداری یەکێتی و پێمان وایە دەبێت کێشەی کورد لە ڕۆژ ئاوا بەو جۆرە چارەسەر بکرێت کە شخصیەتی معنەوینەتەوەکەی ئێمەی تیاون نەبێت و هەرچی پێویست بێت هەم وەکو حزب بە بێگومان لە چوارچێوەی یاسای ڕێپێدرا و لە چوارچێوەی معادلاتی گشتیە یەکێتی هەوڵی خۆی داوە و پێم وایە لەو ڕۆوە ئێمە هەرچیەک ممکن بێت دەبێ هەوڵ بدەین چکە دوجار ئەم بناغی ئاشتەوایی کە هەیە سەرۆک مام جەلال وەکو ڕابەرێکی گەورەی بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوە کەماندای ڕشتووە و ئێمە هێزی یەکەم و مکەلەفی یەکەمین بۆ ئەوەی ئەم فەلسەفە گرینگە کاری پێ بکەین و بکەینە بنەمای خەباتی داهاتوومان و بە ژوێنەیەکی گشتیش لە ڕاستیە کاک هاوڕێ مەسلەی ئاشتی بۆ ئێمە مەسلەیەکی گرینگە لە هەر جێگایەکەوە ئەگەر پەنجەرەیەک هەبێت بۆ ئاشتی ئێمە دەرگایەک ئەخینە سەرپشت بۆ ئەوەی بتوانین ڕوبەرەکانی بەردەم ئەم پرۆسەیە ڕوبەرێکی بەرفراوانتر بێ ئومێد دەکەم ئەم پرۆسەیە کە ڕاگەیاندراوە براکانی ئێمە لە باکوور بگەنە کەناری ئارام و ئەو زەختە لە سەریان نەمینێت و کوردیش بتوانێت وەکو هەموو نەتەوەکانی تر لەوێ لە ڕێی خەباتی دیموکراسی لە ڕێی خەباتی مەدەنیەوە بە ئامانجا ڕەواکانی خۆی شاد بێت. باش وردە نزیکەبینەوە لە پرسیارەکانی کۆتا یەک دوو پرسیارم ما و زۆرمان دوود ناکەم چکە زارم ینی کاتمان زۆر گرتی کاکفامیژە بابەتی ئەسە و چوارشاری ئاماژەت پێدا لێ کۆنفرانسەکان کراوە چۆ ماوە کە ئێوەتر لە ڕۆژانی داهاتوو لە هەفتەکانی داهاتوو کۆنفرانسەکانی تاساس کرد. کاک هاوڕێ بەیانی دوی مانگ کۆبوونەوەی لیژنەی باڵای دیدار هەیە لە کۆبوونەوەی بەیانە بڕیارە درێت دیداری داهاتوو لە شو ئەنجام بدرێت و ئەو ناوچانەی ئێمە هەموو ئەو ناوچانی کە زۆنی انتخابی بوون ڕاپەڕین گەرمیان شارە زور سلەیمانی کەرکووک سڵاحەدین بەغداد هەموو ئەم جێگایانە ماون کە دەبێت دیداری تیا بکرێت ئەمە خاڵێکی تر هەتاوکە ئەو کاتی کە کۆنفرانسات تەواو ئەبێت لە ناوچەکانی کوردستانە بە گشتی کۆڕ و سیمینار و گفتوگۆی بەردەوام لە بین یەکێکەکانە ئەنجام بدرێت. ینی ئەمە بەیانی من پێم وایە کێک لەو خاڵانی کە بڕیاری لەسەر دەری ئەم بابەت هەیە دیدار چۆتە سەر سکەی خۆی دەبێت جگەل لە کۆنفرانسەکانی لە مینی کۆنفرانسەکانی دەست بە حیوارات و بە کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و دیبیتی جیاوازەکرێت لە هەموو کوردستانە لە دەرەوەی مینی کۆنفرانسەکان لە دەرەوەی گفتوگۆکان هەیە بەڵێ بە بێگومان ئەوەش بەیانی بڕیاری لێ ئەدرێت و دەست بەکارەکانی ئەکات بۆیە بەرنامەکە زۆر هەمەلایەنە و هەوڵ ئەدەین ئەم جارە کە من پێم وایە لەم چوار مینی کۆنفرانسیا نزیک بە 4,000 هەواڵ بەشداری کردووە کەمتر لە 4,000 بەشداری کردووە راپۆرتێکی زۆرمان بۆ هاتوێتەوە بۆ سکرتارەتی دیدار زۆر جێی دڵخۆشیە بۆی ئەمە هانی داین کە ئەم مەسلێش ئەم جارە ئەمە لە فەرجێ بکەینەوە دەست بە گفتوگۆ و دیبیت و پانێڵ و ئەم بەرنامانی ئێستا کە لەگەڵ جەنابتایە ئەمە جۆرێکە لەو بەڵێ جۆرێکە لەو پرۆسە گشتی کە بەیانی لە کۆبوونەوەی دیدارە بڕیاری لەسەردی خوا بە پرسیاری کۆتاییم ئەوە بێ بۆ ڕاگەاندنی یەشێتی چیتان لە پرۆژە وەکو میری کۆنفرانسەکانی دیداریی چکە بەڕاستی پێدوانیە ینی ئەبێ میدیا زۆر زوو نوێ بکرێتەوە لە چاو ئەو گۆڕانکاری خێرایانی کە هەیە پێتان وایە میدیاکانی یەشێتی سەر لە ئاسی پێویست و باشان خۆی بە بێگومان هیچ شتێک لە دەروی ڕەخنە و گلەیی نییە بۆ لەبەرەوەی دنیا بەردەوام لە پێشکەوتنی خێرا و لە ئەبدەیتکردنەوەیە بە دنیای تازە و بەشتی تازە ڕەنگە ئیمکانەتەکەی کەناڵەکانی یەکێتیش ینی بەو جۆرە بەرز نەبێت کە هەندێک خەڵک چاوەڕوانیەکات بەڵام لەو چوارچێوەیە بە ڕەچاوکردنی ئەو بارودۆخە تایبەتی کاتیان ئێمە پێمان وایە میدیای یەکێتی بە شێکی گشتی میدیایەکی مۆفەق بووە و لە دیداری یەکێتیە بۆ نمونە لە هەولێر یەک مەلەفی تایبەت لەسەر میدیای یەکێتی هەبوو یعنی زۆر گفتوگۆی لەسەر کرا ینی یەکێک بوو لەو مەلەفانی کە زۆرترین گفتوگۆی لەسەر کرا بۆیە لە ڕاستیە کاتێکە پرسیارەکان ئەەکەیت و منیش بە پانەوەڕامای دیدارە ئەچمەوە هەست دەکەم کەم مەلەف هەیە لە مینی کۆنفرانسەکانی دیدارە گفتوگۆی لەسەر نەکرا بێت بە ئومێدی ئەوم کە ئیشەڵا ئامانجەکانی بێتە دی و سەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی لە دوای پێشکەشکردنی راپۆرتەکان لەلاەن کاقوبادەوە وەکو دیداری یەکەم بە باەخێکی گەورەوە وەری بگرن تاوەکو خەباتی دیموکراسیمان و خەباتی حیزبەتیمان و ڕوئیامان لە قۆناغێکەوە بگازێتەوە بۆ قۆناغێکی باش. وڵای هەرمە بەستیشم ئەوە بوو ینی ئەمە ماکینەیەکی علامی گەورەی ینی یەشێتی نیشتیمانی کوردستان هەیە کە ڕاستە یەشێتیە بەڵام خزمەتەکە بە خەڵکی کوردستان بە پرسە نەتەوایەتیەکان بە نیشتیمانیەکان چەندین کادری دڵسۆز و ڕۆژنامەوانی سەرکەوتوو لە بوارەکاندا هەبوون ینی ئەمانە بێبایەخ نەکرێن لە ڕیزەکانی یەشێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی کەناڵەکان و ئۆرگانەکانی
ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەکە ئەمێ بە حەقەت کاک هاوڕێ من ئەگەر چیش بەیانی لیژنەی باڵای دیدار کۆبوونەوەی ئەبێ بەڵام من ئەم ڕێی جەنابێت وەڵاهی وادارم. بەیانی ئەبەمە کۆبوونەوەی لیژنەی باڵای دیدار داوا ئەەکەم بۆ کەناڵەکانی یەکێتی دیدارێک ڕێک بخەین جا ئەم دیدارە لە ڕەنگە لە ڕوبەرێکی بچووکترا بێت لە کۆنفرانسەکان بەڵام هەنگاوێک بنین بۆ ئەوەی ئێوەش قسەی خۆتان بکەن بۆ ئێوەش ئەفکارەکانی خۆتان بخەنەگەڕ وچکە بەڕاستی ئێوە لە خەڵکەماندۆکەن با نەڵێن لە ماڵی خۆمان دانیشتوین و مەحتی یەکەکە نە حقیقەت ئەوە نییە ینی ئێستا کەناڵەکانی یەکێتی لە دیداری یەکێتیە ینی حزورێکی باشیان هەیە گفتوگۆ ئەکەن ئومێدەکەم ئیشەڵا بەیانی من بتوانم لە ئەم سەرنجەی تۆ لە لیژنەی باڵایە بڕیارێکی لەسەر وەربگرم. زۆر سپاس بۆ هەواڵ فەهمی بورهان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاکە خۆش بێت هەر بشیت. بەڵێ بینەرانی بەڕێز سەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ڕۆژووتان قبوڵ بێ خواتان لەگەڵ بێ.